خەڵکی کوردستان بە یەک کلیک دەیان ملیۆن دۆلاریان لەدەست چوو. نزیکەی ساڵێکە سەدان کەس لە هەرێمی کوردستان بەشداریان لە پلاتفۆرمێکدا کردووە بەو نیازەی پارە قازانج بکەن، بەڵام لە پڕێکدا و بەبێ ئەوەی ئاگادار بکرێنەوە خزمەتگوزاری پلاتفۆرمەکە لە هەرێمی کوردستان ڕاگیرا و زیانەکەشی با کۆی گشتی دەگاتە دەیان ملیۆن دۆلار. جاوائای پلاتفۆرمێکی ئەلکترۆنیە وەکو بەکارهێنەرانی دەڵێن لە ئەندەنوزیاوە سەرپەرشتی دەکرێت و تایبەتە بەوە بەرهێنان لە فیلمدا. ئەو بەکارهێنەرانەی هەژماری تایبەتی خۆیان لە وێبسایتەکەدا دەکەنەوە تێکتی فیلمەکان دەکڕن بۆ ئامانجەی لە داهاتوودا قازانجی مادی بکەن. ئەم پلاتفۆرمە لە هەرێمی کوردستان لەلایەن کەسانی ناودارەوە ڕێکلامی بۆ دەکرا تاوەکو ئەو کاتەی خزمەتگوزاریەکە ڕاگیرا. ئیدی هیچ کام لەوانە دەنگیان نەما. سەربەز نەجمەدین شارەزای بوارەکە بە زوومی گوت ئەمە یەکەم جار نییە بەکارهێنەران لە هەرێمی کوردستان دەکەونە داوی ئەم پلاتفۆرمانەوە. پێشتر خەڵک بەهۆی زێد میدیا، میدیا هۆڵدینگ، کیونێت و وەنکوینەوە زیانی گەورەی داراییان بەرکەوتووە. جاوائای لە ئێوارەی ڕۆژی 17 نیساندا کتوپڕ خزمەتگوزاریەکەی لە هەرێمی کوردستان وەستێنرا. بەکارهێنەران و ئەوانەی هەژماریان هەیە ناتوانن کۆنتڕۆڵی حیسابەکەیان بکەن. ئەوانەی بەشداریان لەو پلاتفۆرمەدا کردبوو بە هیوای ئەوە بوون لە داهاتوودا بتوانن لە ڕێگەیەوە بەرهێنانەوە لەو فیلمانەدا پارە قازانج بکەن و دواتر بە کاش ڕای بکێشن. بەڵام نەک ئەم خەونەیان نەهاتە دی، بەڵکو ئەو پارەی خستبوویانە سەر هەژمارەکە ئێستا بە هیچ شێوەیەک ناتوانن مامەڵەی پێوە بکەن و لەژێر دەسەڵاتی خۆیاندا نەماوە. هەموو کەسێک دەیتوانی بە 50 دۆلار هەژماری تایبەتی خۆی لە پلاتفۆرمەکەدا بکاتەوە. دواتر لە کاتی بانگێشکردنی هەر ئەندامێکی تازەدا بڕی 10 دۆلار پاداش دەکرایت. هەروەها لە ڕێگەی کڕینی بلیتەوە جوڵە و مامەڵە دەکەوتە نێو ئەندامەکانەوە و هەندێک کەس پارەی زیاتر دەچوە سەر هەژمارەکەیان. سەربەز نەجمەدین بە زوومی گوت پرۆژەی جاوائای لەلایەن هاوڵاتیەکی ئەندۆنۆزیەوە بە ناوی مۆمتاز حوسێنی دروست کراوە. لەلایەن گروپێکی تەکنەلۆژی و بازرگانیەوە بەڕێوە دەبرێت و لەسەر ئاستی وڵاتەکەی خۆشیان بەکارهێنەری زۆریان هەیە. کاتێکیش لە هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکە بەردەست بوو بە خێرایی با تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووەوە و خەڵکانێکی زۆر بەشداریان تێدا کرد. بە گوتەی سەربەز نەجمەدین لە ئێستادا کە خزمەتگوزاریەکە لە هەرێمی کوردستان ڕاگیراوە زیانەکان بە دەیان ملیۆن دۆلار مەزەندە دەکرێن. سەربەز نەجمەدین کە شارەزای بوارەکەی دەڵێت ئەو ڕێکلامەی لە هەرێمی کوردستان بۆ پلاتفۆرمەکە دەکرا بە زیان بۆ خەڵک شکایەوە. ئەو دەڵێت پێویستە بەکارهێنەران لە بەشداریکردن لەو جۆرە پلاتفۆرمە نامۆیانە دوور بکەونەوە.